ڕێکەوتنە سێقۆڵیەکە لە بەردەم هەڕەشەی هەڵوەشاندنەوەدایە، لایەنێک رازی و مەرجی هەیە. ڕێکەوتنی سێقۆڵی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ و کۆمپانیا نەوتێ نێودەوڵەتیەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردی نەوتی هەرێم ڕوبەڕووی ئاستەنگێکی گەورە بۆتەوە کە هەڕەشەی هەڵوەشاندنەوەی لێ دەکرێت. کۆمپانیای DNO نەرویجی کە گەورەترین بەرهەمهێنەری بیانیە لە کێڵگە نەوتیەکانی کوردستان لەگەڵ هاوبەشەکەیدا کە کۆمپانیای گەناڵ ئێنەرجیە ئامادە نییە بچێتە ژێرباری ئەو مەرجەنیوانی پێشنیاز کراون. ئەم هەڵوێستە توندەی کۆمپانیای نەرویجیەکەش نەک تەنها چارەنووسی هەناردی نەوتی خستۆتە مەترسیەوە، بەڵکو کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیانی خەڵکو و بەرسی موچەی فەرمانبەرانی هەرێمیش دەبێت. بە پێی زانیاریەکان هۆکاری سەرەشی ناڕەزایەتەکەی DNO دەگەڕێتەوە بۆ داواکردنی میکانیزمێکی ڕوون و گەرانتیەکی یاسایی بۆ وەرگرتنەوەی نزیکەی 300 ملیۆن دۆلاری قەرزی کۆن کە حکوومەتی هەرێمی کوردستان پێش ڕاگررتنی هەناردەکردنی نەوت لە مانگی ئاداری ساڵی ڕابردووە قەرزاری کۆمپانیاکەیە. DNO جەخت دەکاتەوە کە ناتوانێت پابەندی ڕێکوتنێکی نوێ بێت لە کاتێکدا شایستە دارایەکانی ڕابردووی فەرامۆش کراوە و هیچ دڵنیاییەک بۆ پێدانی داهاتەکانی لە داهاتوودا بوونی نییە. سەرچاوە ئاگادارەکان ئاشکرایان کردووە کانیگەرانیەکە تەنها تایبەت نییە بە قەرزەکەی DNO، بەڵکو ڕەشنووسی ڕێکەوتنەکە هیچ ئاماژەیەکی ڕوونی تێدا نییە سەبارەت بە چارەنووسی نزیکەی 1 ملیار دۆلاری دیکە کە وەک قەرزی کۆمپانیەکانی تر لەسەر حکوومەتی هەرێم کەڵەکە بووە. ئەمەش دەرگای بەڕووی ناڕەزایەتی زیاتردا کردوتەوە و کۆمپانیەکان چاوەڕوانی پشکێکی گەورەتری داهاتی نەوتن بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانیان. شکستێنانی ئەم دانوستانانە و بەشداری نەکردنی گەورەترین بەرهەمهێنەر لە ڕێکەوتنەکەدا پرۆسەی دەستپێکردنەوەی هەناردی نەوتی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە ڕاگرتووە. ئەمەش لە کاتێکدایە کە بەغدا و هەولێر پێویستێکی زۆریان بەو داهاتە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەداراییەکان و دابینکردنی موچە، لە کاتێکدا DNO ئامادەی خۆی بۆ بەردەوامبوون لە گفتوگەکاندا نیشانداوە و چارەسەری کێشەکەی بە ئاسان وەسف کردووە، بەڵام تا ئێستا هیچ پێشکەوتنێکی بەرچاو بەدی نەکراوە. ئەمەش داهاتووی کەرتی نەوتی هەرێم و سەقامگیری ئابووری ناوچەکەی خستۆتە دۆخێکی ناڕوونەوە.